لە سەرسازکردنی حوتەمین فستیڤالی شانۆی سەرشەقام لە شاری دەربەندیخانەکەم کە لە 27 ئەم مانگە و بۆ ماوەی 5 ڕۆژ بەردەوام ببێت کە تیایدا نزیکی 22 نمایش ئامادەن بۆ نمایش کە بەشێک لەو با بڵێن نمایشانە بەشداریان کردووە گروپەکان لە دەرەوەی کوردستانەوە بەشداریان کردووە. قسە باسی زیاتر دەربارەی سازکردنی حوتەمین فستیڤاڵەکەم لەگەڵ زۆر بەڕێز حەسەن محەممەد سەرۆکی فستیڤال و زۆر بەڕێز ئاراز عەبدوڕەحمان بەڕێوەبەری هونەری فستیڤال. بەخێر هاتن، بەخێر بێن سەرچاو. کاک ئاراز، ئەمە حوتەمین فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی سەرشەقامە لە شاری دەربەندیخان. من تەسەوورمان کرد زیاتر بێ، ئەمە دەهەمین بێ یان زەهەمین بێ، چکە ساڵانێکی زۆرە ئەم جۆرە فستیڤاڵە سازەکرێت. بەڵێ پێشەم شتێ سپاس بۆ ئێوە ساتی عزیز بەپی ئەوەی کە جەنابەت توت ینی فەرمووت فستیڤاڵی شانۆی شەقامی نێودەوڵەتی دەربەندیخان لە ساڵی 2010 یەکەم خولی بەڕێوە چووە. ئەوەی ئێستا ئەمە لە خولی 14 بووین، یعنی 14 من خول وایە، بەڵام ئەو قەیرانی دارایی و گیر و گرفتانەی کە لە کوردستانە هەبووە هۆکاری دواکەوتنی ئەوە بۆ کە نەتوانین لە کاتی خۆیان هەموو ساڵ لە فستیڤاڵ بەڕێوە بەرین، بۆیە ئێستا لە خولی حوتەمای کۆرۆنا و بەڵێ قەیران و شەڕی داعش و هەموو ئەوانە هۆکار بوون. بەڵێ فستیڤاڵی شانۆی سەرشەقام پێویستی بە کولفێکی زۆر هەیە وەکو ئەو شانۆیانی کە لە ناو شانۆکان و لە با بڵێن بە شێوازێکی ترەکرێن. بەڵێ حتمەن، چکە فستیڤاڵی شانۆی شەقام فستیڤاڵەکە ئێمە فستیڤاڵێکی نێودەوڵەتیە، کۆمەڵە گروپی زۆر بەشداری تیاکەن. ئیتر ئەو بارودۆخی کە هەیە لە ناو فستیڤاڵە حتمەن خەوتن و خواردن و کولفەی گروپەکان بۆ هاتوچۆ و تکت و ئەمانە هەمووی مەساریفە. بەڵێ زۆر باشە. کاک حەسەن، چۆن من ئاراز تۆ کاک ئاراسی ببورە کاک ئاراز، چۆن خۆتان حازر کردووە گروپەکان لەسەر چ با بڵێن پێوەرێک ئەو گروپانە بانگهێشت کراون و ئەتوانن بەشداری لەم فستیڤاڵە بکەن؟ لە ڕاستی ئێمە لە حوتەمین فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقامی دەربەندیخان کاری شانۆیمان لە زاخۆ تا کفری هەیە لە هەرێمی کوردستانەوە. دوو کارمان هەیە لە هی کارێکی بەغا و کارێکی مووسڵ بە ناوی نینەوە پارێزگای نینەوە هەیەن. دیارە پێشوەختی ئەمە ئاگاداریمان کردو بۆ گروپەکان، کارێکی زۆر هاتووە هەر لە ڕێگەی پەیوەندی ئەنتەرنێتیەوە یاخود لە ڕێگەی سیدی و کارێکی زۆرمان بۆ هاتووە لە ناوخۆ دەرەوەی هەرێمی کوردستان. هەڵبەتە ئێمە بۆ میشانە لیژنێکی تایبەتمەندمان هەبووە، کارەکان بینراون، ئێمە ئەو ئیشانەمان هەڵبژاردووە تا ئەوەی کە ئێمە ئیستیعابی فستیڤاڵەکە چەندێکی ئیستیعاب کردووە ئەوە نەمان هەڵبژاردووە. بۆ نمونە کارمان لە دەرەوەی هەرێمی کوردستان هەڵبژاردووە، بۆ نمونە کارێکی مەسر لەگەڵ کارێکی تونس وەکو دەوڵەتی عەرەبی، هەروەها کارێکی ئیتالیا، کارێکی فەڕەنسا، کاتە لەو 22 نمایشە نمایشیان دەرەوەی هەرێمی کوردستانە، 12 ناوخۆی هەرێمی کوردستان، دوو نمایشی میوانیشمان هەیە، یەکێکیان بۆ مناڵانە لە برەوەی لە ڕاستیا دەربەندیخان بینەرێکی زۆری مناڵان تامەزرۆی بینینی شانۆکاری هونەری ئەوانن. ساڵانی تریش هەر هەبوو بۆ شانۆی مناڵان؟ بەڵێ ئێمە لە فستیڤاڵەکانە هەمیشە گرنگیمان بەوە داوە. بۆ نمونە ئێمە لە فستیڤاڵەکانی ئێران کە ئەوان فستیڤاڵیان هەیە بۆ تایبەت بە مناڵان، هەوڵمان داوە لە ڕێگەی ئەوانەوە یا لە ڕێگەی گروپانی مەسن لە کرماشان کاری شانۆی مناڵانەکەن لە فستیڤاڵەکانی پێشوە ئێمە کاری مناڵانمان داخل کردووە. بەڵام خۆشبەختانە ئەمساڵ کارێکی مناڵانی خۆمانەی هەرێمی کوردستانە یاڵەجێی خۆشەویستە کە بەشدارن وەکو میوان لە فستیڤاڵەکە. کۆتایی فستیڤاڵەکە خەڵات دابەشەکرێت بەسەر بەشدار؟ بێگومان ئێمە لە کۆتایی فستیڤاڵە خەڵاتی سەرکەوتوانمان هەیە، هەم بۆ ناوخۆی هەرێم و هەم بۆ دەرەوەی هەرێمیش. و خۆشبەختانە ئەمساڵ ئێمە کارێکمان کردووە کە خەڵاتەکە بڕێک پارەی مادی بێت، یعنی خەڵاتەکە هەر لۆگۆیەک نەبێ بیدەی بە ئەو کەسە بڕێک پارە هەبێت بۆی بتوانێت تا ڕادەیەکی کەم بێت سوودمەند بێ لێ. یعنی خۆشبەختانە ئێمە ئەمساڵ ئەوەمان جێ کردووە. ئەو گروپانی کە لە دەرەوەی هەرێمی کوردستانەوە بەشدار بوون ئەوانیش لە کێبڕکێکیان خەڵات بەرنەوە؟ بەڵام ئێمە جیامان کردوێتەوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و لەسەر ئاستی دەرەوە بۆ منافەسەکردن لەسەر خەڵاتەکان. ئێمە گروپەکان یعنی کێبڕکێکەکەمان جیا کردوێتەوە. پارچەکانی تری کوردستان بەشدارن؟ پارچەکانی تری کوردستان ڕۆژهەڵات ئێمە ارتباطێکی باشمان لەگەڵیان هەیە،
چکە بەڕاستی شانۆی شەقام یاخود شانۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان بەردەوام فیستیڤاڵیان هەیە ئەم ساڵ خۆشبەختانە کارێکی سەقز بەشدارە لە فیستیڤاڵی شەشەم کارێکی مەریوان بەشدار بوو ئێمە بەردەوام ارتباتێکی باشمان هەیە لەگەڵیانەوە ئەوان بەردەوامیان بەڵام بەداخۆ نەمانتوانی ئەم ساڵ لە باکوور هەرچەندە ساڵێک لێکێک لە فیستیڤالەکانە ئێمە گروپێکمان داخل کرد بەڵام دەوڵەتی تورکیا ڕێگەی نەدان بەداخەوە بێنە فیستیڤاڵی هەرێمی کوردستان ئەم ساڵ نەمانتوانی پەیوەندیان لەگەڵا بگرین لەگەڵ سووریاش بارودۆخی سووریا با بڵێن ڕۆژئاوا بە و حاڵەیە ئێستا نەمانتوانی گروپی ئەوانش داخل بگرین بەڵام ومێدەواری متوانین لە ئایندا وا بکەین کە هەم باکوور هەم ڕۆژ ئاواش بەشدار من لەگەڵمانە زۆر باشە خەریکە ئەبێتە مۆرکێک فستیڤاڵی شانۆی سەرشەقام لە شاری دەربەندی خان چۆن ئیشتان بە ئەوە کردووە کە زیاتر پەرە بە فستیڤاڵەکە بکەن و ئێستا با بڵێن بەو خەونە گەشتون کە چەند ساڵە ئێوە پلانی بۆ دائەنێن بەڵێ ئەلبەتە ئێمە فستیڤاڵی شانۆی شەقام وەک پێشتریش باسمان کرد تاکە فستیڤاڵی شانۆی شەقام بۆ لە هەمووی عێراق لە ساڵی 2010 لە دەی ساڵی 2010 یەکەم خولی بەڕێوە چووە ئێمە ساڵانە پرۆپۆزەڵی خۆمان هەبووە بەرنامەمان هەبوو لەگەڵ سەروی خۆمان چ بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەر لە سلێمانی چ وزارەتی ڕۆشنبیری کە هەموو ساڵێک توانین لە کاتی خۆی فستیڤاڵی شانۆی شەقام بکەین پێشتر دیسانە ئێڵێمەوە باسمان کرد کە ئەو قەیرانانە نەیهێشت بەڕاستی ئەمە هەموو خولەکانی فستیڤاڵ کاتی خۆی بکەین بەڵام ئێمە وەک خۆمان خەونمان هەیە کە دەربەنی خان بێتە پایتەختی شانۆی شەقامی هەموو کوردستان و عێراق بۆیە کارمان بۆ کردو ئەم کارش ئەم فستیڤاڵش کە ئێستا بەڕێوەچێ پرۆپۆزەڵی ئێمە هی ساڵی 2019 دوای لە ساڵی 2019 کە خولی شەشەم بەڕێوە چوو ئێمە پرۆپۆزەڵمان پێشکەشی وەزارەتی ڕۆشنبیری و وەزارەتی دارایی کردووە بەڵام بارودۆخی قەیرانی بڵێن کێشەی کۆرۆنا و ئەمانە هەبوو حتا ئێستا بەڕاستی تا ئەم ساڵ نەمانتوانی فستیڤاڵ خولی حوتەم بخەینە سەر پێ بەڵام ئەم ساڵ بە هەوڵ و ماندووبوونی کۆمەڵی خەڵکی بەڕێز توانیمان ڕەزامەندی وەزارەتی دارایی وەرگین هەرچەند بەکەم و کوڕی و ئێمە وێ ڕای سوپاسمان بە وەزارەتی دارایی و خودی بەڕێز وەزیری دارایی و بەڕێز کاک عومەر حەماسین کە زۆر هاوکارمان بوو بۆی بتوانین ئەم خولە بەڕێەکەین بەڵام بەڕاستی ئەمە من لێرەوە بۆکو گلەیە کە ئێڵێم پرۆپۆزەڵەکەی ئەمە کە تەقدیممان کردووە نیوەی ئەوە کولفیان بۆ ئێمە دابین نەکردەوە کە تووشی گیرگرفتی مادی زۆر بووین بەڕاستی لەم فستیڤاڵە بە سوپاسەوە لە ڕێگەی کۆمیتەی ڕێخستنی دەربەنیخانی یەکێتی نیشتمانی کوردستان و کاک لوقمان دێوانەی کە هەواڵێکی خۆشەویستە زۆر دڵسۆزی بواری هونەرە لە ڕێگەی ئەو جەنابیانەوە تەکلیفیان لە زۆر بەڕێز کاک سەرکەوزەکی دەپستراوی مەکتەبی ڕێخستنی یەکێتی نیشتمانی کوردستان و هەم مەڵبەندی ڕێخستنی سلێمانی بە سوپاسەوە ئەوان هەوڵیان داوە تەکمیلە و ینی تەواوکاری ئەو کەم و کوڕیانەی کە لە فستیڤاڵە هەیە بۆمان پڕکەنەوە بۆیە ئێمە خەونمان هەیە بەڵام بەڕاستی ئەوەی کە ئێمە پلانی بۆ داانین بەداخەوە ئەو پلانە لە ئاستی تموحی ئێمانە و پلانەکانیشمان زۆر جار بەداخەوە پوچەڵە بێتەوە جنا ئێمە خەونمان هەیە و پرۆژەی باشمانێک کە فستیڤاڵەکە بەرفراوانتر و باشتر بکەین ئامادەبوونی بینەران لە ناو فستیڤاڵەکەیە چەندێک گرنگە بەدڵنیای ئەمە هەمیشە ئەڵێن فستیڤاڵی شانۆی شەقام لە دەربەنی خان کە دەست پێگا وەک جەژن وایە ینی هەموو جارێکەکان بە کەرنەڤاڵێکی گەورەیە جەژنێکی گەورەیە ئێستا دەربەنی خان لە ئامادەسازیایە بۆ پێشوازیکردن لە میوانەکانی فستیڤاڵ لە کارەکانی فستیڤاڵ کە ئەمساڵ بە خۆشحاڵی و هەموو خولەکانی تر 3 ڕۆژ بۆ ئەمساڵ 5 ڕۆژە بۆیە بە هیوان بتوانین ئەو هەموو میوانە بەڕێزانی لە ئەوروپا و لە ئەمریکای لاتین و وڵاتە عەرەبیەکان و هەموو کوردستان و ئێران و ئەوانەوە دیان بتوانین لە خزمەتیان نابین و پێشوازیان لێ بکەین بە شێوەیەکی باش و کارەکانیان بە باشی پێشکەش بکەن جگە لە نمایشکردنی شانۆیەکان هیچ چالاکێکی تری ئەنجامەدرێ بەڵێ ئەمە لە سەرەتای فستیڤاڵ لە دەستپێکی فستیڤاڵ گروپی هەڵپەرکێی 12 سوارەی قەڵای مەریوانمان داوەت کردووە کە ڕۆژە بەر لە فستیڤاڵ ئەگەنە شاری دەربەنی خان و لە ڕۆژی دەستپێکیش لە کاتژمێر دەیبانی هاوشانی تیپی مۆسیقا و گروپی مۆسیقای دەربەنی خان بەشدارە بن بۆ کردنەوەی فستیڤاڵ بەڵێ ئەو بابەتانەی کە ئەبێت لە شانۆی سەرشەقامە بخرێنە ڕوو و شانۆکاران ئیشی لەسەر بکەن زیاترە بێ چ جۆرە بابەتێک بێ و تێکستەکان گزاریش بن لە چی دیارە خۆی هەڵبەتە شانۆی شەقام لەگەڵ شانۆی ستەیج هۆڵ جیاوازێکی زۆری هەیە مەسەلەن تۆ لە شانۆی شەقامە ناتوانیت تەرحی قەزەیەکی وەکو هاملێت بکەی مەسەلەن طرحی قەزەیەکی وەکو ماکبێس بکەی یعنی بۆ نمونە
طرحەکان هەموو طرحی سادە و بەسیتن بۆی چونکە بینەری سادە و بەسیت زیاتر بێ گزارش بێت لە کێشەکانی کۆمەڵگا بەتایبەت کێشە کۆمەڵایەتەکان ئێستا کاری تایە ئەوەی کە بینی ومانە مثلەن ئەوەی کە بۆمان هاتووە بینی ومانە تا ئێستا وەکو تێستکە سیرمان کردووە زۆر گرنگی بە کێشە کۆمەڵایەتەکان درراوە ئەو کێشە کۆمەڵاتیانی کە ئەمە مەرجی ئێوەیە نەخێر ئێمە مەرجی ئەمە نیە چونکە دەرهێنەر یاخود نووسەر سەرپشکن لەوەی چ ئیشێک هەڵە بژێنیا چ فکرێکەکەن بە ئیش بۆ شانۆی شەقام بۆیە بەتایبەت شانۆی شەقام ئێستاوەی ئەوەی کە بۆ ئێمە هاتووە زۆربەی ئیشەکان یعنی زۆرینیان کێشە کۆمەڵایەتەکانە ڕاستیەکە یانی بەڵام بە تەرحێکی هونەریانە هونەرمەندان خۆیان ئامادەسازی ئەکەن پێشتر خۆیان ئامادە ئەکەن بۆ بەشداریکردن لەم فستیڤالە یان ئێوە پێشتر با بڵێن پێیانەڵێن کە ئێوە یەکێکن لە بەشدار بۆکان ڕاستە ئێمە وەکو پێشتر ئاماژەمان پێ ئەمە پێشوەختی ئەمە ڕایەگەێنی کە فستیڤال بەڕێوەچێت تر گروپەکان خۆیان ئامادە ئەەکەن کە خۆیان ئامادە کرد کارەکانیان بۆ ئێمە ئەنێرن ئێمە تقریبا نزیکی چل کارمان بۆ لە دەرەوە ناوخۆ لەو چل کارە ئەو کارانەمان هەڵبژارد کە ئێستا هەیە و لە فستیڤالەکە نمایشەکرێن جا بۆیە گروپەکان بێگومانە بێ ئیشی خۆیانە بێ خۆیان ئامادەکەن چکە لە ڕاستیە فستیڤالەکەش کێبڕکێتی هەیە بۆیە هەموو گروپەکان لە هەوڵی ئەوان کامیان خەڵات ببن و ئەوە هەوڵێکی باشیشە بۆ ئەوەی کە تۆ بتانی لە ڕێگەی شانۆی سەرشەقامەوە بتانی بینەر وردە بگوێزیتەوە بۆ ناو شانۆکان و ئەو شانۆیانەی کە لەسەر ستێجەکانیش نمایشەکرێن بتانی بینەریش بەریتە ئەوێ و ئەو شانۆیانەش قەرباڵغ ببن بێگومان ئێستا ئێمە گەر تەجروبە ئێمە ببین یعنی ئەزمونمان کرد لە 2010 بینەر شکڵێکی تری هەبوو جۆرێکی تر بۆ لە بەرەوەی بە شێوێک لە شێوەکان نامۆ بوو تا حدێک تا ڕادەیەک وەکو فستیڤالێکی گەورە مەسەن 20 کار لەسەر جادە نمایش بکرێت کاتی خۆی مەسەن جاران لە هۆڵەکان ئاشان و نمایشەکرا ئەگەر ئیشێکە بواە یا بۆنەیەکە بواە لە بۆنەکانە نمایشێک لە دەرەوە ئەکرا بەڵام لە فستیڤالە بوون لە کاتێکە تۆ لە ماوەی 2 ڕۆژ 3 ڕۆژە 20 کاری شانۆی لەسەر شەقام بکرێت بۆ ئەمان بینی بۆ کە ئێمە ئەزمونمان کرد بینەر تا ڕادەیەک نامۆ بوو بەمە بەڵام ئێستا هەستەکەی بینەر شێوازێکی ترە بە شێوازێکی تر لە شانۆ ڕوانێت چکە لە ڕاستی ئەوەی کە لە ستیج لە ناو هۆڵان نمایشەکرێت بینەری تایبەتمەند ئەڕات یەکێک ئەوێت ئەو ئێوارە بۆ نمونە ئەو شانۆیە هەیە ئەڕات بۆ بینینی ئەو شانۆ بەڵام کاتێک لەسەر جادەیان یاخود لە بازاڕ لە مۆڵێکە یاخود لە قەیسریەکە یا لە شوێنێکە ئەو شانۆیە نمایشەکرێت بینەرێک لەوێ لە ژیانیا بە تەمەنی شانۆی نەبینی بێت بەڵام ڕوبەڕوو ئەبێت ئێستا لەگەڵ نواندنال ڕوبەڕوو خۆی ئەو نواند نەبێت ئەمە ئەبێتە ئەزمونێکی زۆر باش خۆشبەختانە ئێمەش ئەم حوت فستیڤالە هەمە کە دەورەی حوتەمە ئەبینین جیاوازێکی زۆر هەیە بینەری دەربەنیخان یاخود بینەری شارەکانی تر چکە بەڕاستی فستیڤالی شانۆی شەقام یا فستیڤالەکان بۆ هونەرەکانی تریش ئەمە هۆکارێکە بۆی کە گرنگی بەم ینی گەشە ینی کە گرنگی پێدەی گەشە ئەکاتم ینی ئێستا ئەمە هەنگاوێکی شە بۆ ئەوەی کە بتوانن لە خولەکانی ئایندەیە فستیڤالەکە بەرفراوانتر ببێ بەشەکانی تری هونەریش تیا بەشدار بن بێگومان ئەتوانیت بەڵامی ترەوەش دیارە بێ پلانی خۆی هەیە بێ بودجە و ئەوانی خۆی ئەوێت دەستەکانتان خۆش بێ بە هیوای فستیڤالێکی باش زۆر سپاس بۆ بەڕێز حەسەن محەممەد سەرۆکی فستیڤال بەڕێز ئاراس عەبدوڕەحمان بەڕێوەبەری هونەری فستیڤال سپاسانە